گەڕەکی فەرەجاوەیە لە سلێمانی هەرچەندە دەڵێن نزیکەی 500 ماڵن و 350 قوتابیان هەیە بەڵام تەنها خاوەنی ئەم قوتابخانەیەن کە سێ دەوامی تایە. ئەوان باز لە بابەتی سەیر و سەمەرە دەکەن. قوتابیەکان خۆیان کارگوزاری دەکەن و کارگوزاریان نییە. دەڵێن ئاویان نییە و ساردکەرە و گەرمکەرەوەشیان نییە. جگەلەوە خۆیان پارەی ئاو کارەبا و میراویان دابین کردووە. والله ئێمە پۆلی حوتی بناڕاتین وەک پۆلی حوتی بناڕاتی قساکەین دوو پۆلین 1000 هەر پۆلی و 20 تەلەبەی تایە. ئەم 20 تەلەبەیە کاتەکەشمان زۆر کەمە بە خوێندن یاخوا سعاتێک بە بەس 30 دقەیە 30 دقەکە هیچ تێناگەیت لە 30 دقەیە ئایا تۆ لە مامۆسایەکتی ئەگەیت ناخێر ناوەڵە مەکتەبەکەشمان بەڵێ هیچ خزمەت گوزارێکی تیانە کاتەکەشمان کەم کراوەتە لەبەر سێداوامەکەم هیچ خزمەت گوزارێکمان نییە ئاومان نییە کاربامان نییە لە زستانە خەریکە ڕقممان ئەبێتەوە گەرمکەرەوێکمان نییە لە هاوی نیشا ساردکەرەوەمان نییە ئاوا دەست ئەخوێنرێت بەخوا جارە پۆلەکان پاکە ناچین لە مزگەوتەکە دەستمانە شۆرین بەخوا ئاوی دیانی کارەبا نییە دەردی ئەو ڕۆژ وتی وەڵی بە زستانانە خەریکە ڕقمی نۆزۆپایەکی تیانی نەوتێ نییە تان پێ نەدراوە ئێستا ناوەڵە حکومەتیەتی بە ماڵی هەتا بیا بە مەکتەبێ گورە ناوەڵە بە هەمیشە خەریکە ئەتەقین نەفێنەکەرەوەیەکمان هەیە پانکەیەکە پانکێکی کۆنا ڕەحلەکان بڕۆ ڕەحلەکان هەمووی شکاوە سێرگە لە سەری دانیشی هەر حەز ناکرێت لە سەری دانیشی هەمووی ماجێک هەموو شتی لەسەر نووسراوە ڕاستی لە هیچ خزمەت گوزارگا بێبەشین لە کارگوزار لە ئاو لە دار و درەختی لە تەندروستی خۆمان ماهەیەکیان و دەمام کە هەموو ڕۆژێکینەکان لیان ئیسپادی نەبوو هیچمان بۆ ناکرێت لە مەکتەب قوتاب تکاکەین لە حکومەت یاریمی کوردستان ساحەکەمان بۆ گەورەکەن بۆ ڕزگاربوونیان لە سێدەوامی داوای زۆریان کردووە قوتابخانەیەکیان بۆ دروست بکرێت حکومەت جگە لەوەی قوتابخانەکەیان بۆ دروست ناکات بە پاساوی ئەوەی لە دەرەوەی ماسەر پلانی شارەوانین ڕێگە بە خێرخوازانیش نادرێت قوتابخانەی دیکە دروست بکەن. ئەی کابرا هیچ ئیش و هیچ کار و هیچ کردارێکی لێ قوڕ بەسەرە مانگی 25 بۆ تەلەبەکەی و بەلای کەمەوە 30,000 شێوە بۆ خواردن پێڵا و جل و بەرگ و ئەمانش ئەمڕۆ بەم گرانێ ناچار بۆ خۆی تەلەبەکەی وازێنە و ناو ئاوایە هەڵماتێنەکە ئەوان کتابەکەن بەڵام المڕەقەم المؤەڕیخ لە خوارەوە ئیمزا کراوە لەسەرەوە سوتاوە کەس گوێیان لێ ناگرێت دڵسۆزێک نییە کە ئەم هەموو خوێندکارە جوانە ئەم هەموو مناڵە چاوگەشە سارێکی تر و دوی تر و سێی تر واز لە خوێندنێنن بۆیە داوا لە هەموو لایەنە پەیوەندیدارەکانەکەن غەیر نین بە ئێمە هەمویان کوڕی ئێمن برازای ئێمن ئامۆزای ئێمن خەڵکی ئەم کوردستانە سوتاون ئەگەر ئەمە نەکرێت بەڕاستی ئەرکەکەوێتە سەر مامۆسا سەر خوێندکار یعنی بەشێک لە کاتی خوێندەکە بەفی ڕۆڕات بەڵام ئەگەر کارگوزارێکە بێت یاخود باخەوانێکە بێت یاخود حرەسێکە بێت بەڕاستی ئەمان هاوکارە بن یاخود بۆ مۆزەفێکە بێت سەکەی ئەمانە لە مەکتەبەکەمان نابوونی نییە ئەو کاتە ئەبێ ئێمە هەڵسین بەکارەکان و لەسەر حسابی چی لەسەر حسابی خوێندەکە بەڕاستی خێرۆمەنێکیش بۆمان نەکات ئەم هاوڵاتیە سێ دۆنم زەوی دابین کردووە بێ بەرامبەر بکرێت بە قوتابخانە ئەمە زەویەکەیە خێرخوازێکیش ئامادەی دەربڕیوە قوتابخانەکە دروست بکات بەڵام دەڵێن ڕەزامەند نەبوون بە دروستکردنی ئەم زەویم دابین کردووە لە سنووری گوندەکایەوی خۆمانە تەجاوزیش نییە ناو سنووری دیاریکرای گوندەکایە خێرۆمەنێکیش بۆمان ئەکاتەوە شارەوانی سلێمانی بە بیانی ئەوەی کە خەریتەمان نییە ڕێگە نادەن قوتابخانەکەمان بۆ بکەنەوە دوای ئەوەیش چەند جار سەردانمان کردووە لەین کاکەگیان بێن قوتابخانەکە با بکرێ کەی نەخشەی گوندەکە کرا بە ئەوە قوتابخانەیە هەڵیگرنەوە بەڵام دەرەوەی سنووری گوندەکەمان بە هەزاران دۆلم کراوە بەوە بەرێنان ئەوە 525 دۆلمە دراوە بەرێنان ئێکا بە مەغزەن و بە گەنجینە مۆڵەت بەوە درێ بەڵام بۆ قوتابخانەیەکی گوندەکە بە قەو شوێنی یەک مەغزەنە مۆڵەتمان پێ نادن لە کاتێکدا هەفتەیەک بەر لە ئێستا وەزیری پەروەردە ڕایگەیاند هەوڵیان داوە گرفتی قوتابخانەکان چارەسەر بکەن و بودجەی بۆ تەرخان کراوە بەڵام ئەمە دۆخی بەشێک لە قوتابخانەکانی سلێمانیە و ژینگەیەک نییە بۆ فێربوون و حەزی قوتابیان بۆ خوێندن ڕامیا ڕێسمان کەناڵی پێیام گوندی فەرەجاوە سلێمانی